هەڵساین بە پێشانگایەک کە چەند بەشی لەخۆ گرتووە بەشی کاری دەستی کە هەمووی بە دەستی دروست کراوە بەشداریمان کردیە لە فیستیڤاڵی ساڵانە بە بۆنەی 8 مارس و بە بۆنەی یادەکانی ئادار و نەورۆز. تقریبا نیوەی قوتابیەکانی ئەمە زیاد بۆیە هیوادارم هەموو تەنسێ خۆتوو لەبارەکانی خۆتانەوە وە تەنانەت لە ساڵی 1974 لێکۆڵینی سەر چەمپیۆنێکی کێشەی پێدان کۆمەڵگەکەمان چۆنی ماریا بڕهان دەکەین بۆ پێشکەشکردنی ئەو تەجوانانە پیرۆزبای ڕۆژی ئافرەتان لە هەموو ژنانی جیهان ئەەکەم هەموو دایکێک دەتوانم بڵێم یان ئەوانی کە دەتوانن ئەوەندەی کە بیانە دەنگیان دەرببڕن پیرۆزبای لە هەموو ئەوانە ئەەکەم. ڕۆژی جیهانی ئافرەتان لە هەموو ژنانی کوردستان پیرۆز بێتن و دەمەوێت وەک قوتابیەک لێرانە ئێمە جلوبەرگی کوردیمان لەبەر کردووە و دەمەوێت هەموو کەس بزانی کە کوردیش کەلتورێکی هەیە. ئێمە وەکو یەکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانی هەساوین بە ئەنجامدانی ئەم فیستیڤاڵە بە بۆنەی جەژنەکانی نەورۆز و یادی ڕاپەڕین و ڕۆژی جیهانی ئافرەتان کە سەرجەم قوتابیانی خوێندنگاکەمان و سەرجەم مامۆستایان بەجلی کوردی و بەشداریان کرد لە ئەنجامدانی پێشانگاکان. قوتابخانەکەمان بە بۆنەی 8 مارس یان یادەکانی نەورۆز ئەمڕۆیاتمان کردوێتەوە چەند چالێکێکمان ئامادە کردووە و هەموو شتێکمان ئامادە کرد. خواردنی کوردەواری ئەمە نۆکە و ئەوە مێوژ و گوێز و توی وشکرا و هەروەها خورما و ئەلێرە مەسکەتمان هەیە باسووق و کونجی و وەروەها گەزۆمان هەیە ئەلێرە شایاپراغمان هەیە و گەنمە کوتاوە بەڵێ و ئیتر چەند جۆرێکی ترمان هەیە ئەوها واتە لە ڕابردووە چۆن ئایان کرد یاری کۆن و واتە نان دروستکردن و بە بۆنەی یادەکانی ئادار و نەورۆز و ڕۆژی جلی کوردی و 8 مارسی ڕۆژی ئافرەتان هەڵسان بەکردنەوەی فیستیڤالێکی کلتوری و زانستی. ئێمەش وەکو قوتابی ئەمڕۆ هەستان بۆ ئەم فیستیڤاڵە منۆکو قوتابی بەشداریم کرد لەوەی کەنانەکەی بکەین بۆ ئەوەی زیندوو بێتەوە و لە دەستمان نەچێتن ئەو فۆلکلۆری کە هەیەمان. Não, tá.